زیاتر لە 20 ڕۆژە مانگرتنی جوتیارانی کورد و تورکمانی کەرکووک بەردەوامە. ئەوان وەک خۆیان دەڵێن تا ئێستا جگە لە بەڵێنی چارەسەرکردنی کێشەکەیان هیچ هەنگاوێکی دیکە بۆ کۆتایی هێنانی گرفتەکەیان نەنراوە. هەر بۆیە بڕیاریان داوە تا ئەو کاتەی کێشەکەیان چارەسەر دەبێت ئەوان لە مانگرتن بەردەوام دەبن. واللهی تەنیا ئەوەندەکەی ئێمە وعودمان پێدراوە ئەڵێن ئینشەڵڵا چارەسەرێ بەڕێوەیە، هیچ عیلاجێترمان نییە، ئەبێ لێرە بمێنەوە هەتاکو ئەو چارەسەری وا باسێکەن بە کتابێکی ڕسمی بە چاو خۆمان بیبینین. عیلاجێترمانی ئەمڕۆ بێ بەیانی بێ ئەڵێن هەوڵتان بۆ دێن لەملا لەولا لە فلان شوێن هەوڵتان بۆ دێن، ئێمەش هیچ عیلاجێتر بەدەستمانەوە نیە، ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین هەتاکو ئەو شتانە بێتە بەڵگەی ڕسمی بگرین بەدەست خۆمانەوە، حمایی خۆمانی پێ بکەین لە پێش ئەم هەموو هجوومی وا کرێتە سەرمان. هەموو جەمعەتمان دێ مەثەلاً جەمعەت بەرلەماکان دێن لێرە قساکەن وعد دابن لە خۆمان ئیشەڵڵا خێرێ بێ، یعنی وعد دابن ئیشەڵڵا خێرێ بێ. هیچ بێ وەڵا چاوەڕەکان نوژنا دێ لە بەغا هەل نالگرن ئەو خێمە هەل لێرەن ئەمێن ئللا حەد نوژنە دێ ئۆکەی ئەیدەن لە خۆمان یەڵە ئەو خەیمە ئەهەلگرن. جوتیارە مانگرتووەکان دەڵێن دوو ڕێگا لە بەردەمیان هەیە، یان وازهێنان و دەستبەرداربوون لە زەوی و موڵکەکانیان یان بەرگریکردن، بۆیە بڕیاریان داوە بەرگری لەمانەوە و بوونی خۆیان بکەن. کێشەکانی ئێمە وەکو گەیشتووەتە قۆناغێکی یعنی هەستیار و مەترسیدار، یان ئەوە تا بەرگری بکەین لە وجودی خۆمان لەم شارە، لە زەویەکانمان لە گوندەکانمان لە وجودی خۆمان لەم شارە، یان ئەوە تا تەسلیم بین و جێبی هێڵین. ئێمە بڕیاری ئەومان داوە کە بەرگری بکەین بمێنینەوە. سەرباری بەردەوامی مانگرتنی جوتیارانی کورد و تورکمان و داخستنی ڕێگای بەغداد کەرکووک لە نزیک فڕۆکەخانەی کەرکووک، بەڵام تا ئێستا هیچ کەس و لایەنێک بەجددی هەوڵی چارەسەرکردنیە و گرفتەی نەداوە. هەر بۆیە کورد و تورکمانی شارەکە بەڵێنیان داوە تا ئەو کاتەی کێشەکەیان بۆ چارەسەر دەکرێت لە مانگرتن بەردەوام دەبن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.